سڵاوتان لێبێت ئێستا ئێمە لە ڕووباری کونەماسین ئەو ڕووبارەی کە دەڕژێتە ناو سنتەری قەزای ناوەندی سۆران ئەم ڕووبارە بە دیاری کراوی 3 بۆ 4 کیلۆمەتر لە سنتەری قەزای ناوەندی سۆران دوورە بەشێک لەو گەنجە خۆبەخشانەی کە ڕۆژانە سەردانی ئەم شوێنە دەکەن بە مەبەستی مەلەوانی و هەروەها بە مەبەستی خۆفێنیکردنەوە دوای ڕاوێژ گفتوگۆ لەگەڵ یەکدی بڕیار ئەدەن کە شوێنەکە پاک بکەنەوە کە دیمەنێکی زۆر نەشیاوی بە ناوچەکە بەخشیوە و بۆتە هۆی پیسبوونی یەکجار زۆری ناوچەکە بۆ مەبەست ئەم بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم کارەی ئەم گروپە خۆبەخشە دەمانەوێت گفتوگۆ لەگەڵ ڕێخەری ئەم گروپە بکەم کاک ئیسماعیل ئەبابەکرە کاک ئیسماعیل سڵاوت لێبێت ئامانج لەو کارەتان چی بوو دەتانەوێت پەیامێک بگێنن وەڵای لێرەوە حملێکی خۆبەخشانەیە کۆمەڵێک هاوڵاتی سۆران پێی هەستان سوپاسیان دەکەین هەموو گەنجانی کە خۆبەخشانە هاتنە پێشەوە یارمەتیان داینەوە ئامانج لەو حملەی ئەوەیە بتوانین ئەو پەیامە بگەێنین کە بە ئەو پەیامە بە میوانان و گەشتیاران بەو کەسانی دێنە ئێرە بگەێنین کە هەوڵدن ئێرانە پاکوخاوێن ڕابگرن هەست بە مەسئولیت بکەن ئێرە ماڵی دووەمیتیان یعنی ئەوە ژینگەی خۆمانە هەوڵ بدەن پاکوخاوێنی ڕابگرن یعنی نزانم یەکەم جار کە هاتن دیت و ئێرانە چەند پیس بوو بەڕاستی پاکوخاوێن ڕاگررتنی ئەو شوێنانە ئەرکەچی ئاینی ئینسانی نیشتیمانی ئەخلاقیە یعنی ئینسانێک نەتوانی پاشماوەی خۆی لێرانە لەگەڵ خۆی ببات و بخاتە شوێنی مەبەست بەڕاستی جێگای گومانە یعنی جێگای سەرسوڕمانە ئینسان پێویستە چۆن ماڵی خۆی پاکوخاوێن ڕاگری ئێرانش بە هەمان شێوە چونکە ماڵی دووەمیتر ڕۆژانە بە ڕۆژانە بە تایبەتی پێشەم و جومعە تەماشکە خەڵکەکی زۆر سێردانی ئێراکە ئەوەی ئێمە بینیمان بەشێکی زۆر لەو گەنجانە هەن ئەو گەنجانە تەواوی گەنجەکان خۆبەخشن دوای ڕاوێش لەگەڵ یەکدی چۆن بڕیاردان تا ئەو کارە بکەن و پەیامتان بۆ ژینگە دۆستان و ڕێکخراوانی ژینگە و هەروەها شارەوانی چییە ئەتانەوێت چی پێ بگەێنن ئەمە دوینێ لێرە تەماشان کرد ئێرە زۆر پیس بوو دووسێ برادەر بووین گوتن هەوڵدەن ئێران خاوێن کەینەوە ڕەزامەندیان فەرموو شەوێ ئیعلانیشین کرد بەداخەوە جگە لە زاری کرمانجی وەکو دەستگایەکی ئیعلامی و شارەوانیش تیمێکی نار سوپاسیان دەکەین ئەگەرنا ئەو ڕێکخرا و دەستگایانەی ژینگە پارێزی بەڕاستی نزانم نەیانزانی پەیامەکەیان پێ نەگەیشت ئەگەر پێشان نەگەیشت بێ خۆ دەزانین ئێرانە ڕۆژانە خەڵک سەردانیەکە پێویستە بێن ئێرە پاکوخاوێن ڕابگرن پێویستە هەوڵدەن تیمێکیان هەبی تەوعیەی خەڵکەکەی بکەن هوشیاریان بکەنەوە لەوەی کە بتوانن ئێرانە پاکوخاوێن ڕابگرن بڕۆ لە سەر جادەی ڕئیسی تەماشەکە تا ئێرە سەر ئەو کانیەی وەسەر ڕووبارەکەش یەک تابلۆی نابینی یەک تابلۆی ڕێنمایی نابینی لە کاتێکدا ئێرە نەکرد تابلۆی ڕێنمایی بۆ ژینگە پارێزی پاکوخاوێن ڕاگرتنی ئێرە تابلۆی پێویستە لەوەی خەڵک ئەو خەڵک گەشتیارانی لە دەرەوەی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دێن پێیان بڵێ ئەو ڕووبارە مەترسی هەیە ئەگەر من لە نازانی یعنی هیچ تابلۆکی ڕێنماییش نابینی بەدیتی تۆ ئێوە بۆ مەلەوانی سەردانی ئێراکەن هیچ بەرگری شارستانی هیچ ڕێنمایەکی لەو ڕووبارە بە درێژا ڕووبارەدانە ناوە بۆەوەی کە ڕێژێکی زۆری هاوڵاتیان بە مەبەستی مەلەکردن ڕوان لە ڕووبارەکردن بەخۆش بڕۆن لە سەر جادەی ڕاتەسوورکەنەوە بە تەسووروەرنەوە تا ئێرانن یەک تابلۆی نابینی یعنی هیوادارم برای کامێرەمان کاری بکە یەک تابلۆی هەر لە ناو سۆران تا ئێرە دێ یەک تابلۆی نابینی لەسەر ئەو ڕووباران یەک تابلۆی نابینی ئەمن نەهاتیمە لێرانە ئیتیهامی لایەنە پەیوەندیدارەکان بکەم بەڵام ئەڵێم ئەگەر ئاگاتان لێ ئەگەر ئەو شتانە ئەزان بەڕاستی پێویستە ئاوڕێک لێرە لەو شوێنە گەشتیارانە بدەنەوە لەو شوێنانە بدەنەوە کە خەڵک ڕۆژانە سەردانی ئەکاتن پەیامت چییە دوای پەیامی تۆ چییە لە سەبارەت بە ئەو گەشتیارانەی کە ڕوودێ دەکەنەوە ئەو هاوڵاتیانەی کە لە لێرە نزیکن دێن بۆ مەبەستی مەلەکردن و ژینگە پیس نەکەن پەیامی وە چییە وەڵای ئەو لە هەمووی گرنگترە میوانان و گەشتیاران ئەوانەی دێنە ئێرانە بەخۆیان هەست بە مەسئولیت بکەن جارێکی دیکە ئێرانە پیس نەکەنەوە یعنی یەک عەلاگەیە ئەتوانە زەبڵ و خاشەکەی فرەدەنە ناوێ و هەر لە هەڵەستی لێرە ئەرکەکە لەسەر شارەوانی نییە لەسەر خۆیتن بەڵام لێرە ئەرکەکەکەوتە سەر شارەوانی یعنی یەک عەلاگەیە ئەو زەبڵ و خاشە کەسیشیان عەلاگەکی نابە ها زەبڵ و خاشاک بەڵام هەموو کەڵەکە بۆ لەسەر یەک و بۆ شێوەی لێ هاتیە سپاس بۆش بەڵێ ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە زیاتر لە نێو کاتژێرە ئێمە گەیشتونێتە ئێرە دەبینین چەندین
زبڵی خۆڵ پڕکراوە و بەشێکی زۆر لەو شوێنە پاکراوەتەوە بە گوتەی ڕێکخەری ئەم چاڵاچیە ئەم خۆبەخش ئەم کارە خۆبەخشیان کردو ئامانجیان پاکراگرتنی ژینگە و هەروەها بۆ ئەوەی کە گەشتیاران کە ڕوو لێرە ئەکەن ژینگەکە بە تەواوەتی پاک ڕابە بگرن بەشێک لە تیمی شارەوانیش لەگەڵیان بەشدارن و بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاکەکە و لە دوای پەیامیشی ئەوەی خستە ڕوو کە بە درێژایی ڕووبارەکە هیچ تابلۆیەکی ڕێنمایی بە ڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانی لێنیە کە بە پێی ئەوەی کە ئێمە بینیمان دەیان گەنج بۆ مەبەستی مەلەکردن ڕوان لەو ڕووبارە کردو و ئێستا مەلە ئەکەن و هەروەها لە شارەوانی و هەروە ڕێکخراوە ژینگەیەکانیش هیچ ڕێنماییەک یاخود تابلۆیەکیاندا لێناوە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و گەشتیاران بۆ ئەوەی ژینگەکە پاک ڕابگرێت بەڵێ